پرسیار لە زۆرینی مامۆستایانی بە حورمەتی وەکو جەنابسم کردووە و حەزەکەم ڕێی بەڕێزیش بزانم سەبارەت بەوە لێ بزانم ئاخۆ مرۆڤ ئەتوانێت فریشتە ببینێ؟ تەنها پێغەمبەران سەلامی خۆیان لێبێت و بە کەراماتش ئەولیاکانی خوا فریشتەیان بینیوە لەسەر شێوەی ئینسان، یعنی خوای گەورە ئەو فریشتەی خستووەتە قاڵبی ئینسانێکەوە ئەم کەسە بینیوێتی، یعنی بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مزگەوتە وەکو ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕیوایەتی ئەو فەرمودەیەمان بۆکە ئەفەرمێ پیاوێک هات بۆ مەجلیسەکە لا يرى عليه أثر السفر، يعني بۆ ناچوو ئەمە سەفەری کردبێ لە دوورەوە هاتبێ و کەسیشمان ئەم پیاوەمان ناناسی، بۆیە هەردوو چۆکی نووسان بە چۆکی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم پرسیاری ئیمان و ئیسلام و ئیحسانی لێ کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوابی دایەوە. یەکێک لەو پرسیارانەی کەی لێی کرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم متى الساعة، قیامەت کەی دێ؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی پرسیارکار باشتر نازانێ لەوەی کە وڵامی داتەوە، تا پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام کاتی ڕۆی فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمەتان ئەناسی؟ وتیان الله ورسوله أعلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هذا جبريل أتاكم يعلمكم دينكم، ئەمە جبریل بوو هاتبوو دینەکەتان فێر بکات. کەواتە سەحابە جبریلیان بینیوە، بەڵام لە شێوەی چییە؟ لە شێوەی ئینسانێکە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی 2 جار جبریلی بینیوە کە 600 باڵی هەبوو.